لە ڤێرجینیا بەڕێز دەگڵاس ئۆلیڤانت بەڕێوەبەری پێشووی ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی بۆ کاروباری عێراق لە ئیدارەکانی بوش و ئۆباما گفتوگۆی لەگەڵاکەین سەبارەت بەوەی کە وەزیری دەرەوەی عێراق هەڵێت گفتوگۆکانی تایبەت بە پرسی کشانەوێزەکانی ئەمریکا هاوپەیمانیی نێودەوڵەتی لە عێراق بەردەوامن ڕانەوەستاون. بەڕێز دەگڵاس لە باری ئەم گفتوگویانەی کە بەردەوامنەوە لەبارەی و داخوازیە بەردەوامی لە عێراق هەیە بۆ ئەوەی کە هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی عێراق جێبهێڵن بە تایبەت ئەمریکا لە ڕووی سەربازی و لە ڕووی ئابووریشەوە عێراق و ئەمریکا کامیان ئیشی بەویتریانە، یعنی ئەمریکا هیچ پێویستێکی بە عێراق هەیە لە ڕووی سەربازی و ئابووریەوە یانەوەتا عێراق بە جدی پێویستی بە هاوکاری و سەربازی ئابووری ئەمریکا هەیە؟ وەکو زۆربەی پەیوەندەکان جۆرە بەرژەوەندەی هاوبەشەیە ئەوە پێویستە بە ئەمریکا کە دێتە دەرەوە لەو بەرژەوەندی ئەوەیە کە دوو شت هەیە. هەندێک جۆرە دڵنیایی پێویستە بەتایبەت لە بەرامبەر لە ڕوبەربوونەوەی دەوڵەتی داعش وەکو ئێمە پێشتر هاوڵیمان هەبوو، هەروەها توانستی ئەومان هەبوو لەو کاتە هاوکاری هێزەکانمان بکەین لە سووریا بێنەوە عێراق. هێزەکانمان لە سووریاش لەوێ سەرقاڵن و پێشووتریش سەرپەرشتی ئەو پرۆسەیە دەکرا، پێویستیش بوون ئەو هێزانە لێ بمێنەوە بۆ ئەوی چاودێری بارودۆخەکە بکەن. ئەوەی کە پەیوەستە بە عێراقەوە ئاویش ئەوەیە کە گرچێکی زۆر هەیە، هاوکات لەو نێوانە ڕاهێنانی زۆر وەردەگرن، زۆر لەو ئەو ئۆفیسەر و لەو سەربازانە ڕاهێنانیان پێ دەکرێت و کەلوپەلی سەربازیشیان دەست دەکەوێت. هەواهەنجێکی زۆر هەیە لەو هێزە سەربازەی کە ئێستا هەن، بەڵام ئاسانیشە لەوە تێبگەین. کەس ناخوازێت هێزی بیانی لە وڵاتەکاندا هەبێت، کەس ئەوەی بەدڵ نییە. ئەمە خراپە بۆ وڵاتەکان، بەڵام دەبێت تێگەیشتنێک هەبێت کە هەندێک جۆرە دژایەتی ئەمریکا هەیە ئێستا. یعنی ویدامی داب تایبەتیژی پەیوەنددارێ پەنتاگۆنیژی تایبەت بووی کوردستان 24 ڕاگەهاند هەماهەنگیەوانە دیال عێراقی هێزن پێشمەرگەیش بووی ڕۆپڕۆبوونا داعش دیوە بەردەوامە خاڵە مان و نەمانە هێزین ئەمریکایەت ناوە عێراق و هەرێما کوردستانی گرێدای هەڕەشەیان داعشە یانژی ڕێکەفتنین استراتیژیان مەزنتر پشت پەردێ هەنە؟ مەترسی داعشێکە لە هۆکارەکان کە هاوپەیمانێتی بوونی هەیە لەوێ، هەروەها گفتوگۆیەکی زۆر هەیە لەسەر هاوپەیمانەتی و بنکە سەرچەکانیان. ئەوەی من دەبینم ئەو گواستنەوەی لەو کاتەیە کە هاوپەیمانەتی ڕەنگە داوای کشانەوەی لێ بکرێت، بەڵام لە بەرامبەردا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دواتریش داوا لێ دەکرێت هەندێک ژمارە سنوورداری سەربازەکانی بمهێڵێتەوە بۆ ئامانجی لایەنەکانی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و هاریکاریکردنیان بۆ ڕاوێژکاریکردن و ڕاوێژکاری لەگەڵ پێشمەرگە وەزارەتی پێشمەرگە و هێزەکان، واتە بۆ ئامانجی دیاریکراو کە ئەمە پەیوەندێکی دوولایەنە دەبێت لە بینی عێراق و ئەمریکا، نەک تێوەگرابێت لە کاروباری هاوپەیمانەتی. عێراقیش ئەوەی لە هەمان کات دوو جۆر هاوپەیمانەتی هەبووە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ هاوپەیمانەتی چ لەگەڵ فەڕەنسەکان لەگەڵ لایەنەکانی دیکە بەدڵنیاییەوە. ئەوە وڵاتی عێراقە، وڵاتەکە وڵاتی عێراقەکانە، ئەوان بڕیار دەدان چیان دەوێت دەشزانین سەر ڕای ئەوەش کە کاروباری تایبەت بخوانیان هەیە. بەڕاست دەگڵاس ئێستا عێراق بەبێ هاوپەیمانیی نێودەوڵەتی یاخود با بڵین بەبێ ئەمریکا ئەتوانێت خاوەن ئاسایشێکی بەهێز و ئابوووریەکی بەهێز بێت؟ پەیوەست بە بابەتی ئابووری و جۆرە پرسیارێکە پەیوەندی زۆر بەلانی سەربازیەوە نیە. ئایا عێراق دەتوانێت لانی سەربازی بەهێز بێت بە ئەمریکا؟ بەڵێم دەکرێت ئەوە ڕوو بدات، بەڵام لە لایەشی دیکە ئەگەر هێزی عێراق بەتواناتر بوو بەهێزتر بوو بە هاوکاری ئەمریکیەکان بەڵێ بەدڵنیاییەوە ئەوە ڕوو دەدات. بەڵام ئەمە دوولایەن نیە، ئەمە شتێک نییە پەیوەست بێت بە تەنها بە ئەمریکاوە. دواتر پێشووتر عێراق هەرگیز باشی بەهێزی ئەوەندەی نەبووە و پێویستیشە لەو بەهێزەدا هەڵمەتەکان لەگە ئەمریکا پەرە پێ بدات. جداش ڕوبڕووبوونا هەڕەشەیان داعشێ یعنکو پەنتاگۆن و هەمی ئالیەک ژی ئێماژە پێت کرد
ئەف ڕەوشەهەیە ڕۆژهەڵاتە ناوەڕاست و شەڕێن هەیە تایبەتیژی ئەف مەترسیên hebîn yan jî çêbîna şerekê nêvbera Îran û İsraîlê ji de heta çira de giringiyê dite mana hêzên Amerîkayê nava Iraqê de. پێم وایە بابەتەکان زۆر پەیوەندیدارین بەیەکەوە. ئەو زۆرە درامایەکی ئێستا لە هەرێمەکە هەیە وای دەکات ئەستەمتر بێت بۆ هێزەکانی ئەمریکا لە عێراق بمێننەوە لە ناوچەکە بمێننەوە و پێشمان وایە لەو لارە لە عێراق تەنانەت لە سووریاش دەبێت جاتر پێش بەخۆی ببەستێت. ئەو گرژێکە لە ناوچەکە هەیە واتە زیاتر ئەستەمی دەکات پێشموانی ئەو دوو پرسە بێکەوە بەستراو بن هێزەکانی ئەمریکا لە عێراق بکەماونەتەوە هیچیان ئەنجام دەدەن یاخود پەیوەندیان بە غەزەوە هەبێت. ئەمان کێشەی جیاوازن بەڵام کاردانەوەکە ئەوەیە کە هێزەکانی مقاومە ئەنجامی دەدەن لە عێراق لە دژی ئەمریکا پەیوەندێکی دیکەیە و ئەمریکاش لەو نێوانە هیچی دەست ناکەوێت لە مانەوەی لە عێراق بۆ هاری کاریکردنی پرسی غەزە. بەڵێ گوتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا بە کوردستان سوشاری ڕاگەیاندووە کە داعش هێشتا هەڕەشەیە و چاویان لەو هەڕەشانەی داعشە بێت و چاویان لەسەریانە بێت لەگەڵەوەشە دەڵێت هێزی پێشمەرگی کوردستان ئەو کارێکی باش بوون لە کەمکردنەوەی هەڕەشەکانی داعش. پێتان وایە چەند پێویستە کە ئەمریکا بەردەوام بێ لە هاوکاریکردنی هێزی پێشمەرگی کوردستان بۆ کەمکردنەوەی هەڕەشەکانی داعش و ڕێگری لە سەرهەڵدانەوەیان ئەگەر وەکو جارانیش نەبێت. ئەمریکا زۆر گرنگی بە پێشمەرگە دەدات بە هێزەکانی پێشمەرگە. ئەمریکا دڵخۆش نییە بە نەبوونی هاوئاهەنگی لە نێوان وەزارەتی پێشمەرگە. هەندێک بینیمان کە پارێکەکەیمان دەست دەکەوێت چونکە ئەمریکا لەسەر ئەو پرۆگرێسەی کە هەیە زۆر دڵخۆش نییە. زۆر کاری دیکە ماوە کە ئەمریکاش دەیەوێت هاریکار بێت بەڵام لە هەمان کات خواستی سیاسیش گرنگە لەلایەن تەواوی پارتەکانی کوردستان بۆ ئەوەی ئاستی پێشمەرگە بەرزتر بکەنەوە بۆ ئاستێکی دیکە. سیاسەتە هێزی یاش دەرڤەی ئەمریکایەت نێڤبەرە کۆماری و دەموقراتاندا تایبەتیژی یعنی هەڵبژارتن ژی ڕێکێدانە حتا چرا دە کاریگەری تایبەتیژی جداهیت نێڤبەرە هەردوو هێزاندا هەیە کۆ بڕیارێن ژنیشکێڤە تایبەتی پشتی هەڵبژارتنان ئەم ببینین چل ڕۆژهەڵاتە ناوەڕاست تایبەتیژی عێراقی. پێم وایە جیاوازی زۆر هەن جیاوازەکان زۆر گەورە نابن. ئەوەی کە سەرۆک ترامپ دەیکات ئەو زیاتر هاوڕێیانەتر دەردەکەوێت لەگەڵ ئیسرائیل و جاتی ئەسەد و ئێران دەکات بەڵام ئەوەندەش جیاواز نابێت لە ئیدارەی بایدن هەرچەند ئەو زۆر حەز بە ئەو هەڵسوکەوتە ئیسرائیل ناکات بەڵام لە ڕووی بنچینەییدا هیچ جۆرە جیاوازیەکی وها نبینم لە ڕووی سیاسەتیان لە ناوچەکە. هەندێک جار هەندێک جیاوازی بچووک ڕوودەدان کە پێشبینی نەکراون بەڵام وەڵامەکە ئەوەیە کە وەڵامەکە بەدڵی ئێمە نیە بەڵام وەڵامێکی ڕاستەقینە ئەوەیە کە دەبێت چاوەڕێ بکەین و ببینین کە هەرێمەکە چۆن کاردانەوەی دەبێت بۆ سەرۆکی نوێی ئەمریکا چ کاماڵە هاریس جێگری سەرۆک بێت یا سەرۆکی پێشوو دۆناڵد ترەمپ بێت. بەڕاستە گڵاس ئۆلیڤانت بەڕێوەبەری پێشووی ئەنجومەنی یاسایی نیشتیمانی بۆ کاروباری عێراق لای جارەکانی بۆ شەوە بە ماسپاس.